ڕاگەاندنی دەبیرخانەی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی تێرۆری شوعەیب زارعی. بەپێی ڕاگەاندنی کۆمەڵەی شۆڕشیێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران دوانیوەڕۆی ڕۆژی شەممە ڕێکەوتی 26 ڕەشەمەی 1402 هەتاوی شوعەیب زارعی پێشمەرگەی ئەم ڕێکخراوە لەلایەن بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامی ئێرانەوە تێرۆر کراوە. ئێمە بە توندی ئەم کردەوە تێروریستیە مەحکوم دەکەین. گومان لەوەدانە تێرۆر و ڕفاندن و جنایەتگەلی دیکەی لەم چەشنە پیشەی بەردەوامی کۆماری ئیسلامی ئێران دژ بە تێکۆشەران و ئازادی خوازان لە کوردستان و لە هەموو ئێران بووە. هەر بۆیە داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەکردەوە بربەدەستڕێژی و تێرۆر و ڕفاندن و نائەمکردنی هەرێمی کوردستان بگرن، ڕێگە نەدەن نە کۆماری ئیسلامی و نە هیچ دەوڵەتێکی سەرکوتگەر و پێشێلکاری مافی گەلی کورد دەستی بۆ تێرۆر و ڕفاندنی تێکۆشەرانی هیچ پارچەیەکی کوردستان کراوە بێت. ئێمە بە بۆنەی تێرۆری شوعەیب زارعی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەس و کار و هاوڕێیانی دەکەین. دەبیرخانەی کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 26 ڕەشەمەی 1402 هەتاوی.